میوانە بەڕێزی خۆشەویستەکان بە خێراتنێکی گەرمتانەکەین دەستەی بەڕێوەری کۆمەڵی تەلاسیمای کوردستان کە سوکاری نەخۆشانی تەلاسیما بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست زۆر بە گەرمی بە ناوی تیپ مەسقەی شەید کابانەوە سەر بە مەڵبەندیەکی ڕەختی سلێمانی بە خێراتنێکی گەرمتانەکەین پیرۆزبایی یادەکانی ڕاپەڕین و نەورۆزی ئازادی و بەهاری ئازادی کوردستانتان لێبێت. ئێمە وەکو هەمیشە بەڵێنمان پێداون ئامادەین هەتا ئەو کاتی بمێنینە ژیانە ئامادەین هەمان بین لەگەڵتانە بۆ هەموو یادوبوونەکانتان ئێمە هاوکارتان بین. جێی خۆیەتی لێرەوە ئاماژە بۆ بکەم کە لێرەوە بە ناوی بەڕێز خات و هێرۆ ئیبراهیم محمەدەوە لێپرسایی مەڵبەندیەکی ڕەختی سلێمانی پیرۆزبایی بەهاری ئازادی و نەورۆز و یادی ڕاپەڕینتان لێ بکەین. زۆر پیرۆزباییتان لێ بکەین بۆ سەیرانە و هەروەها بەڵێنتان بۆ دووپات دەکاتەوە خات و هێرۆکەوە هەمووشە ئەمان بێت و هاوکاری کۆمەڵەکەتان بێت. وەکو خۆشتان دەزانن هەمیشە ئەو بەڕێزە بۆ کاری خێرخوازی پێشنگ بووە هیواداری بتوانین زۆرترین خزمەت بە مناڵانی تالاسیما و بە نەخۆشەکانی تالاسیما بکەین. بۆ مەبەستا ئەمڕۆ گروپی مەسقەی شەید کابان بە هاوکاری زۆرێک لە هونەرمەندەکانی شاری سلێمانی ئەوانی کە بە زۆری ئەندام لە ئێمە هونەرمەندە ناودارەکان ئەوانەی کە ئێستا هاتوون ئەوانش کە لە ڕێگەیان پاشکەمی ترێگەنەلاتان ئاهەنگەکەتان بۆ ڕازێنەوە. سەرەتای ئاهەنگەکەمان بە گۆرانیی میلی دەست پێکەین بەدەنگی هونەرمەندی میلی بەناوبانگ کاکە عەلییارە با فەرمووی.